معنەویان زۆر گەورەیە لە بۆ هەر کەسێک بەڵام لە بۆ من دەمویست ئەو لە ڕێگای ئەو خەڵاتە لە ڕێگای ئەو بابرێن ئەو احتیفالێکە ئەوڕۆ ئەو تەکریمێکە ئەوڕۆ کرا مەسیجی خۆم بە دەسەڵاتەکان بدەم لێرە مەسیجی خۆم بە هاوڵاتیەکانی ئەمریکی بدەم لێرە کە لە ناو کۆنگرسی ئەمریکی بوو ئەو احتیفالە کە پێیان برێم هێشتا کارەساتی عێراق بەگشتی کورد ئێزدی مەسیحی هێشتا بەردەوامە شەڕی داعش هێشتا بەردەوامە. Her message went to the world and to the leaders of the world that they had to act to stop ISIL's genocidal activity. We celebrated that courage to take that message, and it gave us an opportunity to affirm our support. Thank you. All right, look at the back. Okay, now we're ready to hear about that. Gonna take a few. هذه الأفكار الجميلة وخلال فترة وجيزة قد عبرت عن فكرتها كما أشار إليه الأستاذ أمير أنها ثلاثة الأفلام بمحتوياتها القصيرة حقيقة ما أحيل إليهم. ربما تكون هناك بعض الظروف اللي قد تزعج البعض بەژاری کرد لە وشەیەکەکە خەڵاتی یەکەم وەرگرت لەسەر باشترین فیلم لەسەر هیوا چۆن ئێمە بتوانین لەسەر هیوا تاگەر لە هیوا گزارش لە هیوا بکەین خەڵاتی باشترین فیلمان وەرگرت و شەهادەی سیلڤەرم وەرگرت لەسەر پرۆژەکەم کە کردم چکە باشترین پرۆژە دەرچوو یەکەم پرۆژە دەرچوو. تاريخي مع جنبنا وبام ملا سعيد لرشان وسيوما غير أول شون قصة كردن وشد نازن منو ديواني محمي كاتل لخدمت باكي بالرياض من دا دسم كرب الفوبيا ئەم دیدارە لە ڕاستیە لە پێناوی ناساندنی گەنجینەکانی ئەدەبی و عیرفانی کوردی بە تایبەتی ناساندنی شیعر فارزیەکانی مەحوی سازکراوە مامۆسایەکی ئاینەی خۆمان بەناوی مامۆستا حەمە یۆسف هاتووە شەرحێکی کوردی و پوختی لە شیعر فارسیەکانی مەحوی کردووە بەناوی بەزمی حوزور وڵاوی کردوونەتەوە. شتێک بەڕاستی لە دیوانی مەحویا کاتی خۆی کە هەردوو ڕەحمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مەدەڕیس و کاکە فاتحی کوڕی کردبیان شیعرە فارسیەکانی ئەو زاتە بەبێ ڕافەکردن و بەبێشی کردنەوە مابوونەوە ئەوەش تێگەیشتنی زۆر زەحمەت بوو بۆ ئەوانەی کە فارسیان نەئەزانی و هەندێکی لەوانەیە کە فارسیەکی کەمیان نەزانی نەیان نەتوانی لە شیعرەکانی مەحوی تێبگەن ئەم کارە کارێکی باشە بێ بۆ زیاتر تشخصنە سەر شیعرەکانی حەزرەتی مەحوی و تێگەیشتنیان.